سبكەین دەموچاوی دیارە گۆرە مشکلین پێشەکی بەخێر بێن سەر و سەرچاو عەزێتان کێشا بە خێراتنی هەموو ڕۆژنامە نووسە بەڕێزەکانەکەین. ئێمە من وەکو لێپرسراوی هێڵی پاسەکانی تەرمیناڵی سلێمانی کە ئەو کاتی گەراجی بەغا ماوەی نزیکی 2 ساڵە ئێمە گوازراوینەتەوە بۆ تەرمیناڵی نوێی سلێمانی لە نزیکی مەعرەزی علوجەکان. بەداخەوە لەلایەن بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانیەوە ڕێگریمان لێ ئەکرێ لە شۆفێری پاسەکانمان کە بۆی نییە بە هیچ شێوەیەک نەفەر بارکەوە نەفەر دابەزێنێ. لە ڕاستیە ئەمە گیر و گرفتێکی زۆری بۆ شۆفێرەکانمان دروست کردووە و بۆتە هۆی نانبڕینیان و ئێمە بە پێی یاسای گواستنەوەی 276 هەموارکراو لە هەرێمی کوردستان کە لەوەی قاعی کوردستان بڵاو بۆتەوە لە بڕگەی 22-23 کە بە زۆر بەوازەحی ئاماژە بەوە ئەکا هەموو شەقامە گشتیەکان بۆ هەموو هێڵەکان بە یەکسانی بەکاردێ. بەڵام بەداخەوە بە نووسراوێک ڕێگری لە ئێمە کراوە کە ئەمەوێ ئەم نووسراوە ببینین کە ئەمە هی بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانیە. ئەمەش یاسای گواستنەوەیە 276 هەموارکراو لە وقاعی کوردستان بڵاو بۆتەوە لە بڕگەی 22-23 زۆر بەوازەحی ئاماژە بەوە ئەکا کە بەداخەوە بە پێچەوانەی یاسای وەزارەتەکەی خۆی ئێمەی نان بڕاو کردووە خەڵکێکی دەیان عایلە تووشی گیر و گرفت بوون. بەداخەوە بۆیە ئێمە من داوا لە جەنابی کاک بافڵ تاڵەبانی یەکەم وەکو کوڕێکی شەهید من لێرە لێ پرسراوی هێڵی پاسەکانی تەرمیناڵی سلێمانیم ئەمەوێ جەنابیان ببینم بۆ ئەوەی ئەمە بەڕاستی ئەمە گەندەڵێکی زۆر گەورەیە و پێچەوانەی یاسایە ئەم نووسراوەکە دەرکراوە و ناحەقیەکی زۆرمان بەرامبەر کراوە. بەداخەوە بەڵێ بۆ ئەگەر ئوستاز ئەگەر بەپێی ئەم نووسراوە بێ بۆمان نییە بەڵام ئێمە نەفەردا ئابەزێنین بەڵام گرفتی ئێمە ئێستا لەوەیە ئەوەیە کە لە تەرمیناڵی سلێمانی دەرەچین کە شارڕێیەکی گشتیە هیچ کەس هیچ هێڵێکی تر نییە. ئێمە بۆمان نییە نەفەر سوارکەین لە مووقیفەکانە. بەداخەوە ئەوەش پێچەوانەی یاسایە تووشی کێشە و شەڕ بووین لەگەڵ هێڵەکانی ترا لەبەر ئەوەی ئەم نووسراوەیان پێ لە هەموو شوێنێک بەرزەکەنەوە ئەڵێن ئێوە بەپێی ئەم نووسراوە بۆتان نییە نەفەر بارکرد. بەداخەوە کەەوەش پێچەوانەی یاسایە. زۆر باشە گرفتێکی ترتان نەبوو سەبارەت بەوەی کە نەفەر نابێت داگیرێتا وەکو نزیک بە شەکرەکە لای باڵێن پارێزگار پێتان وایە لێرە ئەو شۆفێران بۆ نەقەڵات زێڕانی کەرکووکە. بەداخەوە ئەوەش گرفتێکی ترمانە زۆر ڕاستە. ئێمە لە هەموو دنیا هەموو هێڵەکانی دەرەوەی شار گەراج بۆ گەراج کارەکەن. ئەوش کە هەموو ئەو هێڵانەی دەرەوە کە دێنە ناو شار بەپێی یاسا ئەوانیش ئەبێ بێنە ناو تەرمیناڵی سلێمانی نەفەرەکەدا بزێنن. ئێمە تەنها بە 750 دینار سەرنشینەکانە گوازینەوە بۆ سنتەری بازار کە لای مزگەوتی گەورەیە. ئەمەش لێرە جارێکی تر هەموو ئەو هێڵانە جارێکی تر پاریان لێوەرەگرنەوە ئەیان بنە ناوشار لە باتیەوەی کە ئێمە بیان بین پارێژی زۆر و ئیستیقلالیشانەکەن و تەکسیەکانیش زۆر پارێژی زیاتریشان لێوەرەگرن. بەداخەوە ئێمە ئیشەکەمان ڕوونە کە ئێمە پاسین و لە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی تۆمارین بۆ هەر تەحویلکردنێک 500,000 دینار باجە دەین و ساڵانە باج و ڕسوماتە دەین بە وەزارەتی گواستنەوە بە بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی. بەڵام بەداخەوە نە سەندیکان نەگواستنەوە نە هیچ لایەنێک تا ئێستا بەدەم ئەم کێشەی ئێمەوە نەهاتووە. بەسپاسەوە کاک ڕێباز لێپرسراوی مەڵبەندی ڕێخستنی یەکی سلێمانی کە ئاگای لە کەیسەکەی ئێمەیە کۆڵسەنتەری کاک بافڵ بەڵام بەداخەوە ئەوانیش تا ئێستا ئیشەکە بەخاوی ڕۆشتۆ هیچ ئیشتێکیان بۆ ئێمە نەکردووە. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە خەڵکمان دەستگیر کراوە. ئێمە دە پاسمان ساڵی پار کە ئیشی نەفەراتی کردووە نەفەری بار کردووە حجز کراوە چەند ڕۆژێک یعنی ئەمە وای لێ هاتووە تر گەشتۆتە بنبەست داواکەین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی شخصی کاک بافڵ وەکو کوڕەشەهیدێک داوای لێکەم ئەم کەیسەمان بۆ یەکلایی کاتەوە بە پێی یاسا هیچ شتێکمان ناوێ غەیری یاسا حەقی خۆمان. باشە بەپێی ئەو بڕیارێکە دەرچووە هیچ هێڵێکی پاسی تر هەیە کە ڕێگری بوو؟ بەڵێ دوو هێڵی تر هەیە کە لەسەر ئەم شەقامەن هێڵی تاسوجێ و هێڵی ڕاپەڕین ئەڵێن ئەم جادەیە هی ئێمەیە و
کڕی ومانەوە بە هیچ شێوەیەک بۆتان نییە نەفەربارکەن و دابەزن. کۆمپانیایەکە بووکەوە بڕیار بوو کە لە نەفەر بێتە ناو شارەوە ئەو کۆمپانیا تاکو دەست بەکار بووە لەگەڵ ئێوە تا چەنە بەرکەوتنیان هەیە؟ بەڵێ ئەوە کۆمپانیای ناسیارە ئەوانیش ئەگەر بەهاتە ئەوە جێبەجێ بکرا طبعاً خەڵکێکەیە لە دەرەوەی شارە گەڕێتەوە پێویستی بە تەکسیە و خەڵکێکیش هەیە ئاسایی ئەتوانێت بە پاسەکە هاتوچۆکە بە 750 دینارتانەوە بازار لای مزگەوتی گەورە بەو شێوەیە. بەپی یاسای پەرلەمان ئەمە بنمونە وڵەتی شۆفێرێکە بێ نەفەر بگوازێتەوە لە کێک سندیکان برای لە 28 نۆی 2022ەوە لە گواستنەوە لە بەڕێوەبەری گواستنەوە ئەم بڕیارەی دەرکردووە کە ئێمە بۆمان نییە نەفەربارکەین و دابگرین کە پێچەوانەی یاسایە و یاساکە بە هیچ شێوەیەک ڕێگە بەوە نادا. هي بمجاك 6 واحد